دووبارە سڵاو. لە بەرنامەی ڕابردووە ئەوەی کە بینەر بووە گوێبیستی ئەو بەڕێزانە بوو کە وەک چیرۆک خوانێک چیرۆکی ژیانی خۆیان جێڕایەوە و ئازار و نەهامەتی و مەینەتەکانی خۆیان جێڕایەوە و ئێمە تەنها مینبەرێ بووین بۆ گەیاندنی ڕازی دڵی ئەوان بە ئێوەی بینەر. بەڵام لەم بەرنامەی دووەممانە ئەمانوێ زانستیانە قسە لەسەرم بابەتە بکەین بە میوانداری دکتۆری بەڕێز دکتۆر نگین لە دەرەوەی وڵاتەوە بە شێوی سکایپ لەگەڵمایە. دکتۆر جان زۆر بەخێربەی. پێما بێ جەنابەت کاتژمێر و نیوێکی تر نەشتەرگەریت هەیە بەڵام سوپاس بۆ بەخشینی ئەم کاتە زێڕینە بە ئێمە ئەزیەتی کێشە. سڵاوم کاتتان باش، زۆر سوپاس بۆ بانگێشتکردنی من. قوربانێ بم. و هەروەها لە ڕووی ئاینیەوە مامۆسای بەڕێز مامۆسای میدیاکار کە چەندین شەومان لە بەتایبەت لە مانگی ڕەمەزان لەگەڵ بەرنمەکانی بەڕێزیا بەسەر بردووە وەکو مامۆسایەکی ئاینی بە پشتبەستن بە قورئانی پیرۆز و فەرموودەکان بە گرێدانی ئێستای کۆمەڵگەی کوردستان و گیان قساکات مامۆسا عومەر چنگیانی تەشریف بێنەوە ئازیەتە کێشە. زۆر بەخێربەی جەنابیشت. سوپاس دەکەم. تا جەنابە گەیتە ئێرە ئێمە تەوقەیەکەکەین بابیکەین تەوقەکە. مامۆسا گیان بەخێربی تەوقەی کۆرۆناکەین. زۆر ئەوە شەڕە بۆ کزە شەڕە بۆ کزە و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی با بڵێن ڕێکخراوەیی و چالاشی ڕێکخراوەییەوە بەڕێز شیرین ڕێشیم لەگەڵایە. جەنابیشت زۆر بەخێربی لە دەرەوەی کوردستان لە ڕێگەی سکایپۆ جەنابیشت بەشداریت. بۆ تۆ ژواب بزانم خان و کاک ناتوانم بەکاربێنم هەرتوانم بڵێم چی بڵێم. من ئەگەر هەڵبژاردی خوێن کافیە. شیرین کافیە. ئەگەر شیرین گیان بڵێ باشە ئەڵێم شیرین جان زۆر بەخێر بێن. پێم وا بێ هەر سێ میوانە بەڕێزەکەم بینەری وەکو بینەری بەرنامەی ڕابردوون بوون. مامۆسا لە بەرووی تۆ لێرە ئامادەی بەڕێزان لە دەروی کوردستانن بە پێش هەموو شتێک لە ڕووی تەندروستیەوە بابزانین دکتۆر نگین چی لەم بارەیەوە قساکە. دکتۆر جان فەرموو. دوای سڵاوم ئەمە زۆر سپاسان بکەم کە وەک پرۆگرامێک وەک کەناڵێکی کوردی ئەم بابەتەتان لە ئەستۆی خۆتان گرتووە. ئەمە بەڕاستی هەستی بەرپرسیارەتی پێ ئەڵێن کە ئێوە هاتوون باس لە بابەتی ترانسجێندەریسم ئەکەن وەک یەکەمین کەناڵ بۆ حەلکردن چارەسەرکردنی ئەو کێشانە کە لە ناو کۆمەلگای تەندروستیە هەن لە ناو کۆمەلگای کوردیا هەن ببوورە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دینیەوە ئێمە پێویست دەکا ئەم بابەتانە بوروژێنین ئەم بابەتانە باس بکەین ڕۆشنفکری لە ڕووی بایۆلۆژیکیەوە دەرونیەوە و لە ڕووی تا ڕادەیەکیش دینیەوە ئەگەر دین و ئاین نەبنە هۆکاری توندڕەوی و تیشکردنی مرۆڤەکان بەرامبەر بە یەکتر لەو بارەیەشەوە ئێمە نیە کۆشش بکەین خەڵک ڕۆشن فکر بکەینەوە. ئەم پرۆگرامە بۆ من زۆر گرنگە کە بەشداری تیادا بکەم چکەی هەست دەکەم ئەرکێکی سەرشانی منە وەک پزیشکێک کە لە بواری سێکسۆلۆجیا زانیاریەکم هەیە وا لە مرۆڤەکان بکەم چ خۆراوایی چ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوین کە پێکەوە بژین. مەبەستی ئەم پرۆگرامە پێکەوە ژیانە و لە دیدی منەوە ڕێزگرتنە لە یەکتر و ئەوەی کە هەین وەک ئەوەی کە هەین کاک دەروون. باش دکتۆر گوێت لە با بڵین چیرۆکەکان گرت
یەک بەڕێزیان نەبێەوەی کە لە دەرەوەی کوردستان بوو تەوەکو پێویست جۆم لێ نەبوو بەڵام بەگشتی گوێت لە چیرۆکەکان گرت و گوێت لە ئازاری ئەمان کرد ئایا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی تەندروستیەوە ئەم بابەتە یەکلا کراوەتەوە لە دنیاە یعنی لە ڕووی تەندروستیە ئەو شتە چکە بەشێکی زۆر لە خەڵکی ڕۆژهەڵات پیان وایە ئەم بابەتە بابەتی حەز و خووە ئەوەندەی بابەتێکی حەز و خۆ ئارەزووە ئەوەندە بابەتێک نییە پەیوەندی بە تەندروستیەوە هەبێت بەشێک لە خەڵک وا بیرەکەن و ئایا لە ڕووی تەندروستیەوە ئەم بابەتە یەکلا کراوەتەوە؟ کاک دەروون ئێمە هەست دەکەم لە ناو کۆمەلگای کوردیا بابەتەکان تێکەڵەکەین بابەتی هاوڕەگەزخوازی تێکەڵ بە ترانسجێندەریزم ئەەکەین و ترانسجێندەریسم تێکەڵ بەو تەغەیراتە جەستەیە ئەەکەین کە لە ناوسکی دایکا دروزە بێ خۆی هەرچەند هەڵەیە مرۆڤ بکرێتە ناو بۆکسەوە ناو کاسەوە چکەی مرۆڤ زۆر جیاوازە حەزی سێکسی مرۆڤەکان جیاوازە و جەستەی مرۆڤەکانیش جیاوازە بیرکردنەوەشیان لەسەر جەستەیان جیاوازە بەس ئێمە پێویستەکە بڵێن هاوڕەگەزخوازەکان ئەبێ جیا بکەینەوە لەوانەیە کە هەستی ترانسجێندەریزمیان تایە و ئەمانەش جیا بکەینەوە لەوانەیە کە لە ناوسکی دایکیانە بە بۆنەی هەندێک تەغەیراتەوە هەم کۆئەندامی زاوزەی مینەیان هەیە هەم کۆئەندامی زاوزەی نێرینەیان هەیە یعنی سێ گروپی زۆر سەرەکی هەرچەند نییە ئەم گروپانە ساب گروپی تایە یعنی گروپی جیاوازی لێجیا ئەبێتەوە لە ناو کۆمەلگای کوردیدا هەموو شتەکەیان کردووە بە زەڵاتە ئەزانی میکسێکیان کردووە نە ئەزانن هاوڕەگەزخوازی چییە نە ئەزانن ترانس چییە نە ئەزانن نییە کێشە بیۆلۆژیەکەکان چین و یەن لە خۆیانەوە بڕیارێکی کوێرانە یان لەسەر هەمووی ئایا لە ڕووی بیۆلۆژیکیەوە ئەمە تا ترانسجێندەریزم من تەنها ئەمڕۆ باس لەسەر ترانسجێندەریزم ئەەکەم ئایا ئەمە لە ڕووی بیۆلۆژیکیەوە جیاکراوەتەوە تا ئێستا هەندێک توێژینەوە هەن کە لە بواری نێرۆبایۆلۆجیا کار ئەەکەن ئەڵێن ئێمە ئەبێ بین سەیری مێشکی ژن و پیاو بکەین مێشکی ژن و پیاو جیاوازن هەندێک ستروکتور هەیە لە ناو پیاوە لە مێشکی ژنە جیاوازترە و بە پێچەوانەوە بۆ ئەوەی بتوانین لە ترانسەکان تێبگەین لە هەندێک توێژینەوە هاتون سەیری مێشکی مرۆڤیان کردووە ئەو پیاوانە کە بە پیاو لەدایک ئەبن ئەزانی کاتێک کە لەدایک ئەبێت مامانەکە بەرزیە کاتە وەڵی کوڕێکتان بوو بۆ نمونە کە گەورە ئەبن هەست بەوە ئەکەن لە ناو جەستەیەکی هەڵا لەدایک بوون ئەوان بە ڕووکێش بە قابلۆخ بە چوارچێوە پیاون بەس هەستیان وایە کە ژمن وەکو ئەو نمونەی کە لێرە بوو وەکو یەکێک لە نمونونەکانی من کە لێرە بوو مامۆستاکەوەی کە پێمانەوت مامۆستایە ئەوە یەکێک لەو نمونانەیە اینجا ئەگەر بین لە توێژینەوەکە کە لەسەر مێشکراوە ستروکتورەکانی مێشکراوە توێژینەوەکە پیشانی یاوە کە هەر بەڕاستی مێشکی ئەم مامۆستایە کە سەیری ئەەکەیت لە مێشکی خانمێک ئەچێ خاتونێک ئەچێ بە پێچەوانەوە ئەمەش ئیسپات کراوە لەوانەدا کە لە ڕاستیدا یعنی لە فۆرما بە ژن لەدایک بوون و هەست بە پیاوی ئەەکەن توێژینەوە هەیە سەیری مێشکرابێ دکتۆر چەند ساڵە زانستی پزیشکی گەیشتۆتە ئەو قەناعەتە و ئەو نەتیجەی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە چەند ساڵە ئەو زانستەیە گلابۆتەوە کاک دەروون ئێمە ئەگەر بمان ئەوێ لەسەر سێکشواڵەتی قسە بکەین ئەبێ بگەڕێینەوە بۆ نییە پسپۆڕێکی ئەڵمانی پزیشکێک بوو ناوی ماکنوس هێرشیلد بوو لە ساڵەکانی ئاخرەکانی 1970دا ئەو لەسەر ئەم دیاردەیە شتی نووسیەوە و باسی ئەم دیاردەیە کردووە لە بیدایەتی 1970دەکانە دەستکراوە بە نەشتەرگەری و چارەسەرکردنی کەسایەتیە ترانسەکان یعنی ئەمە شتێک نییە بڵین تازەیە و بووە بە باو دەستخۆشیانی جەناب تەڵەی پێش نزیکی ینی نەک نزیکی پێش زیاتر لە 100 ساڵ ئەم زانستە پێشکەش کراوە و وڵاتە پێشکەوتەکانی دنیا ئیشی لەسەرەکەن بەڵام بەداخەوە تازە بە تازە لە کوردستان ڕۆژانە ئەکوژرێن
بمێنەوە لەگەڵ یەکشت جان کاک دەرم یەکشت بۆ من گرنگە پرسیارت کرد ئایا لە ڕووی بیۆلۆژیکیەوە ئیسپات کراوە کە زۆر جیاوازن توێژەرەکان گروپی جیاوازیان هەیە ڕاوبۆچوونی جیاوازیان هەیە تا ئێستا ئێمە ئیسپاتێکی 100% لەلانیە بڵین بیۆلۆژیکیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە وایە بی ئەوان لێ ئەکا یا جنێتیک وایان لێ ئەکا یعنی بە 100% نیە تەنها و توێژینەوەیە لەسەر مێشکەڵە ئێمە توانین بەم شێوەیە ببینین کە هەر بەڕاستی جیاوازن لە ڕووی بیۆلۆژیکیەوە. دەستخۆش بۆم گرنگ بوو ئەو وەڵامەت کە بەسەرماناتێنە پەڕی مامۆساجان دووبارە بەخێر بی چاک ئەمڕۆ هیلاکمان کردیت هەم جەنابەت هەم بەڵام بابەتەکەەوە هەستیارە گرنگە. من هیچ ناڵێم و تۆ قسە سوپاس دەکەم کە چەمکی قسەکان دەدەیە دەست من سوپاسی تۆکەم و سڵاو لە هەموو ئەو بینە نێرە بە ڕێزانەیە لە هەر شوێنەکان هیوادارم وەکو من بەوردی تەمەشای بەنامەی پێشوم کرد و کەیسەکانم متابعە کرد ئەوەیش کە قسە لەسەر ئەم بابەتە دەیەوێ بکە بەردە جوێنبارانی من و تۆ بزانێ دەڵێن چی من لێرەدا فەقیهێکم قسە دەکەم من لێرەدا هەرچەند جەنابەت سلوت فدنوان لە پێشکەشکردنی کەسایەتی منە ئاماژەیەکدا بە بەسی میدیاکاری کە بەشێک ژیانی من کە من ئێستا کارمەندی میدیام ڕاگەیاندنم ئەو ئاماژێت پێکرد و زیاتر لە 14 ساڵیش بەرنامەم هەبووە لە تەلەڤیزۆن و ڕادیۆکانە سوپاس دەکەم. بەس من لێرەدا مەلا عومەری چنگیانی لە مزگەوتێکەوە هاتووم بۆ ئێرە ئەگەر کەناڵی 24 نەبوایە کە خۆشەویستێکی تایبەتی هەیە لە دڵما من ئێستا چاوپێکەوتنی هەر کەناڵێک ئیجباریان دەکەم ئەوان بێن بۆ مزگەوت بەڵام بۆ ئێرە هاتمە ناو کەناڵەکە بە ئێمە شێبووتە لە خزمەت چاومازەکەم سەرەتا لەبەرەوەی ئەم بابەتە شازە تاکە نەبووەتە دیاردە لە بەرنمەکەی توێ تەجەوزەن جێیەکەینەوە چونکی جەنابەت بەرنمەکە دەروون و دیاردەیە بەڵام هێشتا نەبووتە دیاردە و ناشبێتە دیاردە ئینشاءڵڵە. دەستخۆشی لە خوشکەنگینەکەم هەندێک فکری جوانی وت دەمویست من تایە دەست پێ بکەم بەڵام من دووبارەی ئەوەی ئەو ناکەمەوە بەس تەئکید لەسەر قسە جوانەکانی ئەو خوشکە پزیشکە دەکەمەوە دەستخۆشی لەکەم کچەکەم ئەزیزەکەم ئێمە جارە بە تایتڵێک دانین وەکو جەنابی دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ ئەی فەرموو دوو ڕەگەزین نییە دوو توخمیە پیا و ژن هەردووکمانی یەک ڕەگەزین لە جینسی مرۆڤین یەک ڕەگەزین بەس توخممان جایە توخمی مێ و توخمی نێر ئەمە مەبدەئیەن ئەمە بە شتێک بیزانین باش ئایا ئێمە باس لە کەسێک دەکەین کە هەوتوخم بازە یعنی پیاوێک حەزی لە پیاوە هیچ بەڕیرێک حەزی لەوەیە پیا و سوار خۆی بکە یا سواری نێر بێ نێربازی بکە یاخود ئافرەتێکە ئەوەی کە ناوی تری فێمینیستە نەزانم چی ئەو شتەی پێڵێن حەزی بەوەیە پانێ بە پانێ بکە و ژێر بەژێری ژن و ژن خۆیان بە یەک ڕەحەتکەن کە ئەمەش دەردێکە هەیە ئایا ئەمەیە یاخود باز لەوە دەکەین مرۆڤێک لەدایک بووە ئامێری پیاوەتیش و ئامێری نیشانەی نێریش و مێیشی هەردووکی هەیە کە ئەمە مستەلاح شەرعەکە پێوترێ خونسا باس لەمە دەکەین چارەی ئەمە چۆنە یاخود باز لە کەسێک دەکەین لە ناخە ئەمەندە دۆڕاوە بە بەشەکەی خوا ڕازی نییە کە ئەوی بە چ توخمێ دروست کردووە دەیەوێ خۆی بگۆڕێ بۆ توخمەکەی تر و مبەڕیر بێنێتەوە بۆی ئەم حاڵەتەی خۆی بکە بە یاسایەک و ببێ بە قانونی بۆ دابڕێژێت و ڕێی پێ بدرێت و کۆمەڵگە پشێوێنرێت ئەمە باس لە کامیانەکەین خاڵێک جارێ با من لێرەوە دەست پێ بکەم کەیسەکانی کە من جۆم لێگرت قسمەتێکیان دەبێت یاسا دەور ببینێ نازم بەرنمەکەت کە دوایی دەوری قەزای کوردستان چ دەبێت لەسەری کەسێک دان بەوەدا بنێ بڵێم ئەو چووە دەوری ئەوەی بینێ خۆی وەکو بێوەژن هینی کردووە امتحالی شخصیەی ژنی کردو و چۆتە ناو ژنانەوە
ئەمە لە ڕووی قەزائیەوە بێ لە پێچانەوەی لەگەڵ بکرێ کە چوو ئینتیحالی شخصیەی کردەوە چۆتە ناو ژنانەوە وەکو بێوە ژنێک وەکو ژنێک خۆی کردووە لێرەیاچی بوو لێرەدا من حەدیثێکی پێغەمبەر دێنەوە صلی الله علیه وسلم لە مەدینەی منەوەرە کەسێک هەبوو خونثا بوو وەکو ئەویش نەبوو پیاو بێت خونثا بوو یعنی هەردوو ئامێرەکەی هەبوو بەڵام وەها بوو لایەنی مێیەتیەکەی زاڵ بوو بەسەریا لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگەی پێدا بوو ئاموشۆی ماڵەکان بکە وەکو پیاوێک حسابی بۆ نەکەن وەکو ژنێک حسابی بۆ بکەن کێشە نەبوو کە بڕاتە ناو ماڵەکانەوە ڕۆژێک لە حوشەی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتێک هاو ئەم خونثایە بینی وتی إنها تقبل ب4 وتدبر ب8 ئەی لەوە چەند خەپەیە کە یە بە چوارەوە دێت کە چیکە ئەڕاتەوە بەهشتەوە ئەڕوا واتە کە دێت دوو سنگی مەمچی و دوو ڕانەکەیشی یا دوو ڕوومەتەکەی چوارن لە پشتیشەوە ئەو چوارە و سمتەکانیش و دەفەی شانەکانیشی یعنی حەزی بۆ مێجۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەبعیدوها عن بیوتیکم دووری خەنەوە لە ماڵەکانتان چونکی ئەمە حەزەکەی گۆڕا یعنی انتحالی شخصیەکردن و ئەو دانان بەوەدا بشێتە لێرەدا ئێمە فرمێسکی تیمساحی بۆ بڕێژین ئەبێ قەزا بێ لێرە دەوەرببینێ چۆن لە بەرنامەی تەلەڤیزیۆنێکی دیکە تقریبا 2 هەفتە پێش ئێستا هاوبەشیم کرد من دووبارە وەکو فەقیه قسەم کرد یەکێک باسی کەیسی خۆی کردم ئەو کەیسە ئێستا ئێوە لە یەک تەرەفەوە قسەی کرد و جۆمان لێگرت لە یەک تەرەفەوە قەضا وایە بێ لە تەرەفی دووەمیش گوێ لێ بگرین یەکسەر نەگرین بۆ ئەمەی تو خۆشیان گوناحە بزانین چییە و دوایە بەنسبەت ئیشی ئێمەوە وەکو مامۆستای ئاینی ئەمەندە کەیسمان دێتە بەردەست و دواییش دەرەچێ درۆ بوو ئەمەندە فرتوفێڵ هەیە لەناو ئەو کۆمەڵگایەدا ئەوە نەبێ بەلامانەوە غەریب بێ باش ئێستا ئێمە کام کەیسیان باسکەین سەیریکە ئێمە کام کەیسیان ئێمە زیاتر با بڵین لایتی بەرنامەکەمان لەسەر ئەوەیە وەکو ئەو داتایی کە هەیە هەر لە 250,000 کەسێک 10 کەس بە ناتەندروستی نسبە نییە نسبەی کەمە بەڵێ بەڵام ئەگەر یە کەسیش بێ لە ڕووی مرۆڤایەتی و خۆ حاڵیان باسی ئەوە ئاکەین ئەو ئینسانانەی کە لە ڕووی تەندروستیەوە یەکلا بۆتەوە وەکو دکتۆر باسی کرد یەکلا بۆتەوە کە ئەمە بۆ نمونە هەردوو توخمەکەی تایە ئەوە خۆنسای پێوتری بە مصطلح شەرعی بەڵام حەقی خۆیەتی تر کە بەلای چاپخە باش شەرعی یەکێک لە ڤیدیۆکانم مەسەلەن کابرا ئەڵێ ئەوە یەکێکیان زۆر سنووری بەزان بەرامبەر بە ئیسلامیش ئەو دەیەوێت هینی خۆی بدا پاشەوەی خۆی بدات و ئیسلامیش دەنگ نەکات و دەوری دین نەبێت کە باسی ئەوەمان هێنایەوە بۆی کەەوە نیە ناو حتا ئەو بەڕێزانی کە لێرەش بوون بە جۆرێک لە جۆرەکان وتیان ئەوە بەشێک نیە لەم بەشێک نیە لەو قەزی ئێمەش ئەوە بەشێک ناکەین لەم بابەتە بەڵام یەکێک لەوانە وتی کاکە ینی خۆ ئێمە قابلە لە خۆشیە تووشی ئەم کێشەیە بوو بێتین لە خۆشیە ئێمە من دەربەدەر بم ڕاکەم دکتۆر ببینم ئەوە ببینم عیلاج بکەم عملیات بکەم منیش حەزەکەم ئەخیری قسەکەی ئەو بوتی منیش حەزەکەم کۆر پیاژی تر ژن بێن مخاوەنی ماڵ و مناڵی خۆم بم یا ئەگەر ژن بم شوو بکەم یا ئەو خانمەی کە ئەو بەڕێزەی من دوو مرۆڤی کە لێرە بۆ ئەوی کە با بڵین بە شقڵ خانم بوو ئەویش بە هەمان شێوە ینی لە شەوی بووچێنیا پاپۆڕەکەی غەرق بۆ شتەکان عکس بۆتەوە و ینی قابلە حەزکاوای لێبێت ئێمە باسی ئەم شتاک با من شتێکی ئەمە ئەم ئەوراقانەیەکی هێناومە نمونەیە دەنا کتێبەکانم دێنا باش وەکوتیشم ڕێزم بۆ کەناڵ 24 بۆ تۆی ئەزیزەکەم دەنا بەخوا نەداهاتمە ئێرە من خەڵگە بێ بۆ مزگەوتەکەم و بێ بۆ کتێبخانەکەم بۆی پێڵێ من کاکەەوە ئەو کتێبانە کە مەسادیری منە ئاوا دەفەرمێ قبولتە من ئەمەم قبولت نییە من لە شەرعەکەم خوار ناکەمەوە لە بەرخاتیەوەی جەنابەت پێت خۆش بێ بەڵام من لێرە مەجبور بە کاغەز هێنام شتەکان بابەتەکان ئەم فتوایی کە ئێستا شتێکیت بۆ دەخوێنمەوە فتاوە اللجنە دائیمە ئەمە هەیکەلێکی عولەمای سعودیە پێک هاتوون لە کۆمەڵێ مامۆستای گەورەی جیهانی ئەمە یەک و بەشی طبیشیان هەیە هەر بابەتێک کە دێتە بەردەستیان ئەوان عەرزیەکەن بۆ پزیشکە جیهانیەکانی خۆیان کە پزیشکی جێگە متمانن لیژان دانیشن بۆ کەیسەکە ئەو جا دەیدەنەوە بەوان ئەوان فتواکە دەرەکەن لێرەدا دەقێکت بۆ دەخوێنمەوە ما يشعر به المرء في داخله ما يشعر به المرء في رقم فتواك 138,451 بڕیارەکە لەکەیە دەرچووە تەماشاکە 2009 ئەو بڕیارەکە دەرچووە ئەمە بۆی شتی دقیق باش ئەو دەکەم دوایش هەمووی بۆ خۆت بەجێڵمەوە بۆ سەرچاوە
ما يشعر به المرء في داخله أنه جنس آخر غير الظاهر منه. يشعر نقشتك هيا خوي واهستكات شتيكي ترى باش خۆی وا هەستەکە مێنیە نێرە یا بە پێشەوانەوە باشە خۆی هەستەکە توخمەکەی ئەو توخمەنیە کە دیارە باش لێرەدا قسەیەکی مامی غەزالی بە فەلسەفەیەکی مامی غەزالی جارە بێنمە پێشەوە ئەمە هەمومان تووشی ئەبین ئەمەی ئیمامی غەزالی ئەم فەلسەفەی هەمومان تووشی ئەبین باش مەلا عومەر لە خۆی بەلاوە شتێکی مهمە دەروونگیان خۆی بەلاوە شتێکی مهمە لە ناو ناخی خۆیان تووشی ئینفیسامی شەخسی بووە وای لێ هاتووە ئەم کەسەی کە هەیە لە پێشچاوی خەڵکە ئەمەنیە کەسێکی ترە کە تەمەشاکە خەڵک لەگەڵ کەسەکەی کە دیارە مامەڵەکە لەگەڵ کەسە وەهمەکەی مێشکی ئەو مامەڵە ناکە يتعاملون معه على حقيقته لا على الخيال الذي هو فيه وهو شبح أو مامەڵەی لەگەڵ ناکەن ئەم کەسە نەفرین لە کۆمەلگاکە چونکی کۆمەلگا ئەوی ناوێ حقیقەتی خۆی ئەکاکە حقیقەتی تۆ ئەمەیە توشبوونی نەزەریەی دۆنکێشوتی لە سیاسیەکانەوە تا بە مەلاتا بە فەقێتا بە ئێمەی ڕاگەیاندەکە لەو بەشەی تر قسە بکەم ئێمە هەموو تووشی ئەوە ئەبین من زۆر مهمم واقعان واش نییە کە حقیقەتی من کەی ئەمەیە کورد دەڵێ بێرۆ ئاوایی بێرۆ ئاوایی باش شتەکە ئەمجا تۆزە کورت و پوخت باقسە مامۆسا بەسەر بۆم گرنگ بۆ باسانی ئێستا ئەڵێ چی ليس عذرا لتغيير جنسه ما يشعر به المرء من نص فتوايا فتوى هي اي كبار علماء مقدسه للائمه وكتب علماء اسلام بله اي كبار علماء كمقريه كميان لرابطه اسلاميه لجديه مقر دوميان لاوروبا مقر لامريكا هي يعني برينه اشتكي كمني ورقمي فتوى كشم خوين باش تيجشتي ما يشعر به المرء في داخله أنه جنس آخر غير الجنس الظاهر منه أو أي كإنسان هستك خوشتيكي ترى وحزيب وشتيكي ترى روات وأمشتانك أخوان مبررات بأخوان دينه ليس عذرا لتغيير جنسه نابي بمهانة بوغوريني جنسي خوي بل هو أم إيشا أم حالة اتباع للشيطان في تغيير خلق الله هەنگاونانێکە بە ئاراستەی بەگوێی شەیتانکردن بۆ گۆڕانکاری بەسەر جەستەی خۆدا خۆیان هێنان کە خوای گەورە لە سوورەتی ئەنیسا ئایەتی 118 بۆ 121 باسی ئەوە دەکا کە کاتێ فەرمان دەکا بە ئیبلیس کە سەجدە با و سەجدە نابا و خوای گەورە نەفرینی لێەکە ئەو بڕیار دەدا بڕیاری ئەو معرەکەیە ئەدا لەگەڵ نەوەی ئادەم کە ڕێگەیان فێ بگرێتە بەر بۆ گۆڕینی خەڵقی باش بەڵام قسەکە ئەوەیە قسەکە ئەوەی دوای وەڵامم بەرەوە ئەمە ئەم گریمان بەپی ئەم فتوایی بەڕێزت خوێندەوە کە ئەو عولەما گەورانەی ئەو عولەما گەورە ئیسلامانی دنیایاویانە بەپی ئەمە ڕێپێدراو نییە کە جنسەکەی کە توخمەکەی بگۆڕێ دەردی خۆتا باشە باسی خولسانە باش بەچی ئێوە مەسەلەن بەچی قەرار لەسەر ئەو شتە ئیرێ بەچی قەرار لەسەر ئەو شتەیرێ بە لیژنەی تەندروستی ئافرم لیژنەی تەندروستی دەچێتە مەشای بابەتەکە ئەکە ئەم حاڵەتە چییە؟ ئەم حاڵەتە گریمان نەخۆشی بوو نەخۆشی عیلاجەکەی ئەوە نییە کە نەخۆش دیاری دەکا بەڵکو ئەوەیە کە طب دیاری دەکا دەستخۆش با ئەو پرسیارە لە دکتۆر نجیم بکەن دکتۆر گیان پێم وا بێت جوولە تۆزە دوورین بۆیە هەمیشە ئەو پرسیارە دووبارەکەمەوە گوێت لە قسەکانی مامۆسا بوو مامۆسا عومەر بوو با بڵین فتوایەکی گەورەی بە ژمارە فتواکەی پیاوین کە خوێنیەوە لەم فتوایە بەپێی ئەم فتوایی عولەمای دینی ئیسلام ئەو کەسانەی کە بە وەهم با بڵین پیاون و بە وەهم خۆیان ئافرەتە بینن یان بە پێچەوانەوە ڕێپێدراو نییە جەندەرەکەی بۆ یەکلایی بکرێتەوە ئەمە لە ڕووی تەندروستیەوە تا چەند ینی ئەگەر پرسیارەکە وا لێ بکەم ئەگەر بەڕێزێک بەم و بەڕیرە بێتە لای ئێوە نەک لای جەنابەت مەسەلەن لای کەسێکی مختص بەو بوارە ئایا گوێی لێ ئەگریت ئەمە ئەکەی بە سەرچاوەی گۆڕینی ڕەگەزەکەی یان چی؟ کاک دەروون ڕێزم بۆ مامۆستایەک لە ستۆدیۆکە دانیشتووە ئەوەی کە گوێبیستی ئەبم ئەوەیە کە ئەو لە دیدێکی زۆر دینیەوە سەیریان بابەتەکە باسی عولەما و پزیشکان و پسپۆڕانی نییە وڵاتە عەرەبیەکانەکە باسی عولەما و پسپۆڕانی بواری تەندروستی و کۆمیتیەکەکە کە لە ژێر نۆرمی
دینی ئیسلاما کار دەکەن بۆ من هیچ شتێکی سەرنجڕاکێش نییە کە دەوڵەتەکان کە دینیان ئیسلامیە موسڵمانن ئەم بڕیارە بن و فتوایەکی لەم شێوەیان هەبێ ئەوەی ڕاستی بێ ئێمە کە لێرە بنکەیەکدا ئەنێن بنکەکە بۆ ئەوەی نەخۆشێک نەوەک نەخۆشێک مرۆڤێک کە یەت پێویستی بەوەی ڕاوێژ بە ئێمە بکات لەسەر گۆڕینی کە هەڵەیە ئێمە گۆڕین بەکارگەنین گەڕانەوە بۆ سەر ڕەگەزی خۆی چکە ئەمە گۆڕی نییە ڕەگەز گۆڕی نییە ئەو پیاوە یا ئەو ژنە ئەوێ بگەڕێتەوە بۆ سەر ڕەگەزی خۆی ئەو پسپۆڕانە کە لەم بوارە ئیش ئەەکەن یەکەمین بەهرە کە ئەبێت یان هەبێت ئەوەیە کە نۆرم کریتیک بن واتە ڕەخنە لە نۆرم بگرن ڕەخنە لە دین بگرن ڕەخنە لە بوادینیە سیاسی بگرن اینجا بتوانن وەک مرۆڤانێکی بێ نۆرم نێوترال ئۆبجێکتیڤ بەرامبەر بەو مرۆڤە دانیشن واتە ناکرێ من وەک پزیشکێک ئەگەر باگراوندێکی ئیسلامیم هەبێ بڵێم ئیسلام فتوای داوەتۆ بۆ دنیا وابی تۆ نەخۆشی دەرونیت هەیە چکەی نە وان نییە ئەوان دەرونیان نییە اینجا ئەلێرا پرسیارێک دروزە بێت زۆربەی ئەو مبەڕیرانە کە دێنەواڵێن ئەمانە نەخۆشی دەرونیان هەیە ئەبێ دەرمانیان پێ بدەین جنۆکە لە جستەیانە ئەبێ جنۆکەکان دەربکەین ئەبێ ئەگەر پیاوێک بێ هەستی ژنیتیا بێ ئەبێت تستۆستۆرۆنی بینێ هۆرمۆنی زیاتری پیاوی بینە ڕێش و سمێڵدانێ وەک مامۆستاکە وتی ئەمە هەمووی بیرکردنەوەی هەڵەیە ئەو پسپۆڕانە کە دائەنیشن لە گفتوگۆیەکدا لەگەڵ مرۆڤێکا کە هەست بەوەکە ئەوە نییە کە خەڵک ئەیبینێ ئەبێت خۆیان چاکەتێکی نۆرمیان لەبەرانە بێ ئەبێ عینەکێکی ڕەشی دینیان لە چاوان نەبێت ئەبێ ئەو مرۆڤە ببینن وەک ئەوە کە خۆی ئەیبینێ وەک ئەوە کە خۆی هەستی پێەکە نە هەجوم نییە هەجوم نییە ڕێزگرتنە لە مرۆڤەکان ئەو ڕێزی من بۆ تۆم دانا تۆ هیچ ڕێزێکە دانا ئاگا لێبێت پەروەردەکەمان بۆ تۆ دانێم بابگەینە ئەنجامی ئەوەی کە من بۆ وەڵامێک جەنابەت دکتۆر تۆ لە ڕووی تەندروستیەوە قسەمان بۆکەیت ئەبێ هەر وەکو دکتۆری قسەمان بۆ بکەیت مامۆسا عومەریش لە ڕووی دینیەوە قسەمان بۆکە ئەوکو مامۆسایەکی ئاینی بە پێوەری دینی ئیسلام تۆ بۆچی هوی هجوومەکەی دەسەر من ڕێزم بۆ تۆ دانا بەڵام تۆ پەلاماری دینەکەی منتدا خاتون من ڕێزم بۆ تۆ دانا بەس تۆ پەلاماری دینەکەی منتدا باش دکتۆر جان سەوابیتی دین سنوور بەبەزێنە باش دکتۆر جان بەردەوام بە سنووری سەوابیتی دین بەبەزێنە دکتۆر جان بەردەوام بەردەوام بە دکتۆر جان مامۆسا عینەکەم ڕەش نییە لە چاوی تۆ جوانتر و سپیترا باش عینەکەمان ڕەش نییە و باشە دکتۆر جان دیدێکی باشەوە تەماشا دەکەین ئاگان لێبێت دکتۆرێکی باشەوە تەماشا دەکەین دکتۆر جان دیدێکی باش تەماشا دەکەین باشە دکتۆر جان بەردەوام بە باشە مامۆسا قسە بکەین زیاتر جان وەکو دکتۆرە فەرموو باش وەکو دکتۆر کە دائەنیشێ بەرامبەر بەو مرۆڤە نابێ چاکەتی نۆرم و دینی لە بەرابێ ئەو دەروون ناسەکە داچاکەتی دین و نۆرمی لە بەرابێ و ئەمەش ئیشی مامۆستای ئاینی نییە ئەمە بابەتێکی بیۆلۆژیکیە داوای لێبوردنەکەم ئەمە نیە هەستێکە ئەمە دەروون ناس ئەمە پسپۆڕەکانە اینجا ئەڵێن ئەمانە نەخۆشی دەرونیان هەیە ئەوانە نەخۆشی دەرونیان نییە چکەی ئێمە ئەبێت لە چەندها جەلسا هەیە 4-5 ساڵ 6 ساڵ قسەی لەگەڵا ئەکرێت لەگەڵ باش لەلایەن باشترین پسپۆڕانی دەروون ناسەوە ئەوانە کە کێشەی نییە لە بواری نییە ئاڵوگۆڕی مێشکە کار دەکەن پسپۆڕانی وا باشە دکتۆر ئەو پرسیارە لە جەنابتەکەم دکتۆر جان باشە من پرسیارەکە لە نێوانی هەمووتانە من پێشکەشتانەکەم بەڕاستی من ئەو پرسیارە لە جەنابتەکەم ینی گریمان هەر ئینسانێک بێتە بەردەسی نەک جەنابەت بێتە بەردەسی سێکتەرێکی تەندروستی بڵێ من کوڕم ئەمەی خۆم بکەم بە کچ یا کچم ئەمەی خۆم بکەم بە کوڕ یەکسەر ئێوە لی وەرەگرن و دەسەکەن بە پرۆسەکە بۆ یانچی ئەسڵەن بە هیچ شێوەیەک ئەبێ لە سیکۆتەراپیا
سەیری بکەین پشکنینی هۆرمۆناتی بۆ ئەەکەین چەندها جەلەسە هەیە بە 6 جەلەسە تەواو نابێ بە 4 ساڵ تەواوە بێت تا کاتی مناڵیا وای لێ نەکردووە کە ڕقی لە جەستەی خۆی بێ یعنی لە بواری بیۆلۆژیکیەوە لە بواری دەرونیەوە لە بواری کۆمەڵایەتیەوە لە بواری ئابوووریەوە ئێمە ئەو مرۆڤە هەڵ ئەسەنگێنین باشە مامۆسا وا تێگەیشت و تقریبا منی ژوا تێگەیشتم بۆیە جۆرێک لە قسەکانی تۆ ینی واگەیشت ئەو مەقتەعە ئەو بەشەی کە بەبێ هیچ پێوەرێک ئێوە یەکسەر دەستکەن بە پرۆسەکە بۆی بە گۆڕینی جەندەرەکەی ینی ئێوە ژۆک و پزیشک ئەو بەڕێزە ئەو مرۆڤە بە چەند قۆناغێکی تەندروستی دوور و درێژە ڕوە اینجا ئاگاتە ئەو قۆناغی کە قەرار بن لەسەرەوەی کە بەرەو کوێی بەرن بەرەو ئەو خانمێکی بەرن یا بەرەو پیاوێکی بەرن هاوڕایت؟ بەڵێ هاوڕام دەسەکانی خۆش بێ با لە ڕووی کۆمەڵایەتیەوە شیرین قوڕیشی وەرگرم سڵاو لێبێ پیوادارم باش بیت دیسانەوە مشکلەی خان و کاکەکەمان هەیە بەڵام بەخێر شیرین بەخێر بی قسەی تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە و ئەمەوێت تۆ لەسەر تێڕوانینی کۆمەڵگە قسە بکەی بەشی هەرە زۆری ئامانجەکەی ئەم بەرنامەی ئەوەیە و مامۆستاش کە ڤۆیسەکەت بۆ ناردم ڤۆیسەکەم لاماوە کە بەوە دەسێ پێکردوتێ با ئیشێ بکەین لەسەرەوەی کە ئەم کوشتن و بڕینە نەمێنێت بۆکو مامۆسایەکی ئاینی لەسەر کوشتن و بڕینی دۆسکی ئازاد کە ئەتوانم بڵێم دوا قوربانیە و چەند ڕۆژێک پێش ئێستاش ڕووداویشتری وا ڕوویە بەشێکی زۆری خەڵک ئیسیفزازە بن بۆی کە پیاوێکە بینن ئەمە لە کوردستانە من قسەی خەڵکێ بۆکەم پیاوێکە بینن کە نینۆکێکی درێژ کردوتەوە بە جۆرێک لە جۆرەکان تەسەڕوفەکات ڕەنگە هۆکارێک بێ بۆ ئیسیفزازکردنی چەندین پیاو یا بە پێچاوانەوە خانمێکە بینن بە شکڵ خانم تەسەڕوفی پیاوە ینی ئەوەندە ئەم بابەتە لە ما کۆکراوەتەوە نەمیدیا ئێمەمانان مامۆسایانی ئاینی بە شێوەیەکی گشتی نەچوونەتە ناوردەکاری علمی ئەم بابەتەوە ئەم بابەتە تەنها لەوە کۆکراوەتەوە کچێک فلان کەس خۆی کرد بەکرد یا فلان کەس خۆی کرد بین و ئینتباعێکی ناتەندروستی لە کۆمەڵگەی کوردیا جێشتووە تۆ قسە چیە لەسەر ئەمە؟ من نەگوەکو چالاکوانێک وەکو تاکێکی ئەو کوردستانە دەم هەیە قسە بکەم کە ڕەگەزخوازم خۆشەویستیم بۆ مرۆڤەکان گرێ نادەم بە ڕەگەزت پێشم وانێ بۆ ئەساسەکانم پێویستە چوارچێوە دیاری بەو مەرجەی کە ئەو سنوورانی کە مافی مرۆڤ پێشێل دەکات ڕەچاوی بگرم هیوادارم و دەشم هەوێت مەڵگاکەشم هەر بۆ شێوەیە لەگەڵ من هەڵسکە ڕێزم لێ بگرێت ئەو جۆرەی کە هەم من خۆم بە کەسێکی نەخۆش ناناسم پێم وایە کۆمەڵی کە زێڕینە هیچ جیاوازیەکیان نییە کەسانی سەیر و سەمەرە نین لە هەسارەیەکی ترەوە نەهاتوون لەو دایک و باوکە لە دایک کە تۆ لێی لە دایک بووی لەو ژنگەیەدا کە تۆ تێدا گەورە بووی و لە شۆڕش و شەڕی کوردستاندا بەشدار بە پرسەکانی کوردستان یێشاو پێویستە ئەو دەریان لەگەڵ نەکرد ئەگەر کەسانی پەلکە زێڕینە بم هەوێت زۆر بە کورتی و بە ئاسانی پێناسە بکەم کەسانێک کە ویزریان لەگەڵ کەسانی جیاڕەگەزخواز جیاوازە واتە تۆ کە خۆت وەکو پیاوێ ناسە دەکەی یان باشە تۆ کورت و پوخت وەکو یەکێک لە بەڕێزەکان کە لە بەرنامەی ڕابردووە لەگەڵمان بوو تێمە ڕێز و خۆشەویستی کۆمەڵگەمانەوێ تۆش تەنها ئەو ڕێز و خۆشەویستیت هەیە و بە بیرکردنەوەی ئێوە پێتان وایە خۆشەویستی لە ڕەگەزا کۆنا ینی لە ڕەگەزا دیاری ناکرێت کوڕێک کچێکی خۆش بێ کوڕێکی خۆش بێ بە پێچەوانەوە بینەر بە تا تۆزێک کێشەی دەنگت هەیە تا برادران بۆ چارەسەرەکەن لەگەڵ مامۆستا قساکەم من ینی تەکنیکی پێشکەشکردنی بەرنامە حەزەکەم لە کۆتاییە بینەر سوودمان لێو ببمینێ تۆزێک ئەم فۆرمی دیبیت و وەڵاممانەوە و تۆزێک تەشەنوجەی حەزم لێنیە ڕەنگە بۆ بینەر بۆ شوۆیەکی خۆش بێ بەڵام کەس ئیسفادە ناکە ئێستا ئێمە لێرین لەسەر ئەو بابەتەی کە چۆنچۆنی مامەڵە لەگەڵ ئەوان نابکرێت برسیارەکەی جەنابەت ئەوەیە نامێ بخەمەوە سەر ئەو ئەسابەی پێشووتر بەدلێکی گەورەوە و دکتۆریش بە هەمان شێوە وەڵامی خۆتەدایەوە لە شوێنی خۆیان ئەمانی کە ئەم بەڕێزانە ئیکەن ئەگەر هەرچیەکیش بن ئەگەر لە خراپترین حاڵەتیشە بە جۆرێک لە جۆرەکان ببنە هۆکاری بە بۆچوونی ئێوە سوکایەتی دینیش شانی کوشتنە تاو
بەناوی خوا کتێبێکمان هەیە مامۆستایانی ئاینی ناوەکەیت باش دەزانن و پێم خۆشە بینەرە بە ڕێزەکانی شەو ناوەی ببیستن باش تا بزانن ئەرکی ئێمە زۆر قورسە. کتێبەکەی ابن قەیمی جەوزیە 4 بەرگە ئیعلام الموقعین عن رب العالمین، ئاگادارکردنەوە و هۆشداریدان بەو کەسانەی لە باتی خوا ئیمزا دەکەن، واتە ئەو کەسەی فتووادا. طبعا من لێرا فتوا نادەم، خاوەنی فتوانی ئەهلی فتوانیم، من فتوان نەقڵ کردووە، فتوا دەگوێزمەوە، مفتی نیم، تەمام زانایەکی ئاینیم تا حەدێک، بەڵام ماف فتوان نادەم بەخۆم، مفتی نیم، فتوا دەگوێزمەوە. وەک ئەمە یەک. ئەو کتێبانەی ئێمە شانازی پێوە دەکەین و شایمان پێیان دێ کتێبە فقیهەکانمان زۆر بابەتی وردەکاری لە کۆنا چارەسەر کراوە و باس کراوە و لە ئێستەیشە ئەو کتێبە فقیهانە بە بەردەوام هەیئەتە فقیهەکانمان قسەی لەسەر دەکەن. یاسایەکمان هەیە لە فقی ئیسلامیە ئەگەر ئافرەتێک ممارەسەی جنسی لەگەڵ ئافرەتێکی تر دەکرد، ئەمە لە زمانی عەرەبیە کە پێی ئەوترێ موساحەقە، پێی ئەوترێ سیحاق، لە ڕوویە دینیەکەیەوە ئێمە ئەمە بە تاوانێدانێ لە ڕووی شەریعەتەوە. ئۆکەی گوتمان تاوانە. کوڕێک لەگەڵ کوڕێکە سێکسەکەن لە ڕووی شەرعەوە پێی ئەڵێن تاوانە. ئۆکەی پیاوێک دەکوژێ لە ڕووی شەرعەوە تاوانە، کەسێک دزیەکە گەندەڵیەکە ماڵی خەڵک بەهادەرەیە تاوانە. ئەمە نوقتەی یەکەم وتمان تاوانە. کێ مافی هەیە ئیقامەی حەد بکە بۆ سندنەوەی حقوق، ئەمە تاک نییە لە کۆمەڵگەدا، تاک لە کۆمەڵگەدا مافی ئەوەی نییە ئەم حەقانە بسێنێتەوانێ. دادگایە ئەو ئیشە با بەڕێوە، دەسەڵاتە ئەو ئیشە با بەڕێوە. تاوانەکە هەرچیەک بێ من هەموو ئەو سەریم کرد. کابرایەک ئیشی زیناکردنە، ئافرەتێک لە زانیمان لە گەڕەکەکەیە ئەم ئافرەتە ئیشی ئەوەیە لەش فرۆشیەکە، دوای ئەوەی کە زانرا لەش فرۆشی دەکا و بە ڕێگەکانی شەرعیش تابت بوو بەشایەتی کە ئەم ئافرەتە ئەمە ئیشێتی و ئەو پیاوە ئەو ئیشەی کردا لەگەڵیا ئەبێ یاسا مامەڵە بکە. مافی تاگ نییە. کابرایەک براکەی بە ناحەقە کوژرێ، باوکی بە ناحەقە کوژرێ، شەرع پێی ناڵێ ثەر باشەکەوەکو ئاین وەکو مامۆسایەکی ئاینی کوشتن بە هیچ پێوەرێک ئیشی کۆمەڵگەن نییە، ئیشی دەسەڵاتە تۆڵە بستێنێت، ئیشی دایک و باوک و خوشک و براشی کەس نییە. ثەر نییە لە ئیسلامە، ثەر نییە لە ئیسلامە. خوای گەورە کە لە قورئانە باسی خوێنەوە بۆ دەکا ئەفەرمێ ومن أعوذ بالله من الشيطان الرجيم ومن قتل مظلوما فقد جعلنا لوليه سلطانا. ئەگەر کەسێ بە ستەم لێکراوی کوژرا وەلێکەی مافمان داوەتێ، بەڵام نافەرمێ مافمان داوەتێ بڕوات ثەر بکە، یعنی داوای حقوقی خۆی دەکا، داوای سندنەوەی حەقەکەی دەکا. باش گەشتینە ئەوەی کە دکتۆر نگینی شەر هەمان شتی باس کرد. کۆمەڵێ هەنگاو هەیە بەڕێزێجێت بۆ لای جەنابەت نەخێریت بۆ لای دکتۆر. بێگومان ئەو پزیشکە لە دەیان پزیشکیوە و 100 پزیشکیوە بەقەد من کەیسیان لا نییە، بەقەد من کەیسی خەڵکیان لا نییە. حەزەکەم ئەو بە چاو ڕۆشنێش بزانێ کە من لە ساڵی 1995 تا نازام جەنابی مواڵدی چەنە 1995 دیبلۆمم لە عیلم النەفس لە جامعەی سەنعا خوێندووە. باش لە ڕووی دینیەوە دینیش دینی ئیسلامیش هاوڕایە لەگەڵ ئەوەی ئەگەر کەسێک لە ڕووی تەندروستیەوە کە لە دایک بووە ئەو کێشەی هەبێت ئەمە لێرەدا دەرفەت بدەێ ئەم فتوایانە مەجالمان ماوە بەڵام ئێمە ئەگەر کەسەکە بە فعلی ئونوثەتی تیابێ یا بە پێچەوانە بە فعلی ئونوثەتی تیابێ ئێمە تەمەشا دەکەین وەهمە یا حەقیقەتە. ئەجا ئەم وەهم و حەقیقەتە منی مەلا نایزانم. بەبەستە ئەوەیە لە کۆتاییە هەر ئێوە ئەگەڕێنەوە بۆ لیژنە طبیەکە. ئێمە لیژنەی طبیمان هەیە، بەڵام ئەم لیژنە طبیە ئێمە قبول ناکەین هینیان لێ بکرێ بەدگومانیان لەسەر دروست بکرێت. طبیبی عالەمین حەزەکە ناوی دەیان پسپۆڕیەسە پێڵێم لە ناو لیژنەکەی کە لیژنەکەیە هەن خەڵکی پسپۆڕن لە بوارەکانی خۆیانە لەگەڵ پسپۆڕێکەیە ئیمانیشیان ڕێگەیان نادا غەڵەت بکەن. باش پسپۆری بواری خۆیانن تەندروستین. بەواڕە بێ من شتێک بڵێم با مەسەریح بڵێم دەکێت لە دکتۆرەکانی کوردستان زۆر لە بواری پزیشکیە بە توانایە،
چاوی ماژەکەم لێرەوە تا ئەوێ بەس ناوی نابم باشە. لەم ڕۆژانێت تەلەفۆنێکم وەکو چۆن دەنگەکەم بۆ تۆ نا دەنگێکیشم بۆ نار تم دکتۆریان تکان لێ یەکەم لە باسی بانگەوازخوازی قسە مەکە چونکی تۆ وا جوانی پزیشک بیت. دەستخۆش ئەو اختصاسە زۆر میمە. دکتۆر نگین ینی هیوادارم بەستەڵەکی ناکۆچیەکانە ینی نەک ناکۆچی لێک تێنەگەیشتنەکانە لەگەڵ مامۆستا ڕوون بوو بێتەوە لە کۆتایی مامۆستا شەرە فەرمووی ئەنی نمونەیەکی شێنایەوە ینی خۆ لە کۆتاییە ئەمانیش پێشکەشی تەندروستیەکەن پێشکەشی ئێوەمانانیەکەن ینی بە پێچەوان نەشەوە ئەو هەنگاوانی کە جنابی شت باسی کرد لە ڕووی مەسەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی چیەوە لە ڕووی چیەوە ینی بەشێکی دیسانەوە بەر ئەمانەکەێتەوە بەر توانات زانستێکی ئەمانەکەێتەوە جان. کاک دەروون ئەزانی چی بابەتەکە ناکۆکیەکە لە نێوان من و مامۆستادا ئەوەیە مامۆستا بڕیاری پسپۆڕێکی دکتۆرێکی دار کات بە بڵێن سەرچاوەیەک بۆ بڕیاردانێکی سالم باش شۆرێک کە لەگەڵ مرۆڤێکا دائەنیشێ کە ئەم کێشەیە هەیە نە ئەبێ قەشە بێ نەمەلا بێت نەخۆی پێنج جار نییە نوێش بکەن نە قورئان خوێنیش بێ ئەگەر بژبێت ئەبێ ئەو چاکەتەی دابکەنێ لە دەرەوەی نورینگەکەی دابنێ وەک مرۆڤێک سەیری ئەو مرۆڤە بکە لە ڕووی دینەوە سەیری نەکە لە ڕووی کەلتورەوە سەیری نەکە لە ڕووی سۆشیۆلۆگی کۆمەڵایەتیەوە سەیری نەکە وەک ئەو مرۆڤە سەیری بکاکەوە تەنها ئیشی پسپۆڕەکە ئەوەیە بزانێت ئەمە کێشەیەکی نەخۆشی ئەسابە کێشەی فرەکەسایەتی هەیە کێشەی خەمۆکی هەیە ئایا بەرای تووشی دەستدرێژی بووە ئەزانی لەبەر ئەوەی دکتۆر جان بیر و باوەڕی دکتۆرەکە نابێ گرنگ بێ بۆ چارەسەرکردنی ئەو مرۆڤە. باش دکتۆر پرسیارێک لە مامۆستاکەم پرسیارێک لە مامۆستاکەم جان ئەڵێت ئەگەر ژنێک لەگەڵ ژنێک بخەوێ تاوانە سێکس بکەن بەڵێم بەڵێ دکتۆر باسەکەوەی لە ڕووی دینیەوە لە ڕووی دینی ئیسلامەوە بەپی ئەو یاسانی کە لە بەردەمی مامۆستایە تاوانە. من پرسیارێک لە تۆکەم کە ئەمە پرسیاری شەقامە پرسیاری بەشێکی خەڵکە یعنی ئەتوانم بڵێم پرسیاری بەشێک لە نوخبەی چوزانم ڕۆشنبیر و چینە جیاوازەکانە یعنی قسێکی سادە ئەکەن هەمیشە من کە ڕسێرچێن بەرنامەیەم کرد و یاعلانم کرد یعنی ئەڵێن سروشت هەموو ئەم سروشتە بریتە لە نێرومێ لە مرۆڤە لە چۆلەکە لە دارە لە ئاوا لە بەردا لە ڤایرسەکە لە چڵێ گەڵایە تا دوایی بە بۆچوونی ئەوان ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین و ئەم شەفافیەتە بەو شێوە ڕەهایی کە بیرێ بەم بابەتە تێکچوونی ئەم سروشتەیە تێکچوونی ئەم ژینگەیە ئایا ئەم شتە وایە؟ مرۆڤ لەو کاتەوە هەبووە سانەی هەبووە کە بۆ نمونە دانیمارکیەکان ئەگەری هەیە لەوە بترسن ئەگەر مسلمانێک بێت بۆ ناو دانیمارک هەموو دانیمارکیەکە بە مسلمان کۆمەلگای کوردی وا ئەزانن ئەگەر دوو مرۆڤ ببن بە هاوڕەگەز خواست هەموو مرۆڤەکانە بن بە هاوڕەگەز خواست بۆ نمونە مامۆستا هاوڕەگەز خواست نییە کەونیش بێ ناتوانێت ئەو بکا بە هاوڕەگەز خواست هەموو شارەکەی مامۆستا پڕ ببن لە هاوڕەگەز خواست ئەو نابێت بە هاوڕەگەز خواست چکەی تیایان نییە ئەوەی تیایان نییە بۆ نمونە من هاوڕەگەز خواست نیم ناتوانم ببم بە هاوڕەگەز خواست بەس با ئێمە شتێکیش بڵێین جنس لەگەڵ کاتدا ئەگۆڕێ لەگەڵ تەمەنا ئەگۆڕێ لەگەڵ سروشت و بیئە تەئسیری هەیە بۆ سەر خودناسی جنسی مرۆڤ ئەزانی یعنی شتێکی جنس مولتی فاکتۆریەلە یعنی زۆر فاکتەر هەن کە بتوانن تەئسیر بکەنە سەر جنسی مرۆڤ بەس ئەم ترانسجێندەرانە هەر لە دایک ئەبن لە 2 ساڵیەوە وەکەوە مامۆستایوتی من حەزم کردووە یاری بە هۆری و پیاڵە بکەم ئێمە هەمومان ئەو پیاوانە ئەبینین و ئەو ژنانێک ئەبینین کە هەر لە تەمەنی 7 ساڵیەوە ئەڵێن
ڕەوشتەکانی شانن مامۆساواتێگەی ئەڵێ ئەزانم بەدەست ئەڵێ مامۆسای مەبەستی مامۆسای پێشووتر بوو نەک مامۆساومە ینی مامۆسا حەزی لە قۆری پیاوی نییە ینی چا لێ نانی مامۆسا لە ماڵیشەوە وڵا لە حوجرەش لێنان قوربانە جان دکتۆر ئەزانیی اینجا با من شتێکیش بڵێم کاک دەروون من و مامۆستا دڵنیان ئەتوانین بە 10 سعات 20 سعات لەسەر ئەمە قسە بکەین ئەو عینەکێکی لە چاوایە من عینەکێکی کەم لە چاوایە ئەو سەیری عینەکەکانی من وەک عینەکە ڕەشانێک ئەکا کە سەیری دین ناکەم من سەیری عینەکەکانی ئەو ڕەش ئەەکەم ئەڵێن تۆ ئاگاد لە زانستی تازە نییە زانست لە گۆڕانکاریایە کۆمەلگا لە گۆڕانکاریایە واتە من و ئەوە توانی نییە بە 10 ساڵ مناقشە بکەین و نەگەینە یەک ئەنجام چکەی ئەو لە چوارچێوەکەی خۆیان قسەکە منیش لە چوارچێوەیەکە قسەکەم کەڵێم ئەم زانستەی پێمە ئەمڕۆ ئەی زانم ئەگەری هەیە بەیانی بوونی نەبێ دەستخۆش ماوەیەکی کورتی ماوە بەرنامەکە هەر 1 سەعاتمان تێپەڕان با لەگەڵ شیرینە دوا قسە بکەم ئەوە لەسەر خواستی خۆی خانووشت بەکارنایەنم زۆر ئەمە دووبارەکەمەوە خۆی حەزی کرد پێش بەرنامەکە پێی بڵێم شیرین جان وەکو چالاکوانێک پلانی ئێوە چییە بۆ بناڵێم ئاساییکردنەوە پلانی ئێوە چییە بۆ ژیانکردنێکی ڕەنگاوڕەنگی وەکو لۆگۆکەی خۆتان بۆ هەموو چین و توێژەکان یعنی بەشێکی زۆری کۆمەڵگەی کوردی وا تێگەیشتووە کە پیاوێکەوێت ترانسجەندەر کات ئیترە بێنی نۆکەکەی درێژکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان نمایشێکی نەشاست بکات لە چاوی ئێستای کۆمەڵگەوە نەشاست لە چاوی ئێستای کۆمەڵگەوە ینی بیریشمان نەچێ ئێمە ینی بەرنمەیەکی ئەمریکیشم ئێستا بەشێکی پیشانەین لە بەرنمەکە لە ویندۆی بەرنمەکە ئەگەر ئێستاش ئامادەبێت دوای بە مۆنتاژ ئەوەیەکەین ینی شیرین سەیریگەی لە بەرنمەیەکی وەکو دکتۆر فێڵا کە بەرنمەیەکی ئەمریکی گەورەیە و بەرنمەیەکی ینی دەیان ساڵی وڵاتێکی وەکو ئەمریکایە وێنەی ڤیددیۆی پیاوێکەیە کە وەکو سوپرایز کوڕەکەی پیشانێن کە ڕەگەزی خۆی گۆڕیوە بەپێی ئەوان یعنی پیاوەکە ئەگری باوکەکە ئەگری کە ئەبینێ کوڕەکەی و ئابینێ کەواتە ئەمە مبەڕیر نییە بۆی کە ئێمە ئاسای ئەم بابەتە سیر نەکەین بەڵام ئەگەر سەیریشی بکەین لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاشە بە جۆرێک لە جۆرەکان نەشازیەکی ئەگەر کەمیش بێت لەگەڵ سروشتی مرۆڤ ناگۆنجێ باشە قسەی تۆ چیە لەسەر ئەمە بۆم بکەی بە دوا قسە شیرین جان سەرەتاش پرسیارێک لێ کردم کە چاوەڕوانی ئێمە لە کۆمەڵگە ئایا هەست و خۆشەویستیە چاوەڕوانی من لە کۆمەڵگە ئەوەیە کە خۆی ڕۆشنبیر بکە چاوەڕوانیم تەنانەت لە کۆمەڵی پلکە زێڕی نەش هەیە کە خۆی ڕۆشنبیر بکە دیارە لە بەشی یەکەمی بەرنامەکەدا کۆمەڵێک شت کوترا کە دەکرێ وانە نەبێت ڕاستە گەر خۆت کەسێکی پلکە زێڕی نەشبی بۆت هەیە هەڵە بکەی لەبەرەوەی کە ئێمە سیستمێکی پەروەردەی بێلایەنمان نەبووە کە ڕۆڵی ئاینی تێدا نەبێت ڕۆڵی نەریتی تێدا نەبێت من ڕێزم بۆ هەموو بیر و بۆچوونێک هەیە بەمەرجێک کە ئەو شتانە خۆپەرستانە نەبێ ئەگەر کەسێکی ئاینی وەکو ئیسلامی دەبێ قبوڵیکەی کە لە نێو کوردستاندا ئاینی تریش بوونی هەیە یارسان هەیە مەسیحی هەیە زۆر شتی تر هەیە تۆ بۆ نییە باشە تۆ پێ دوایە بۆم کە پێ دوایە لێکتەی نەگەیشتن و چکە کات زۆر ڕۆیش تۆ هیوادارم نەکەوینە بڕینی بەرنامەکە تێگەیشتم باشە پێ دوایە وەکو چۆن کۆمەڵگا لە چاوی ئێوە کەم و کوڕی هەیە لە تێڕوانینی ئێوەش کەم و کوڕیتیان هەیە لە گەیاننی مەسجە ڕۆحەکەی مەسجە فکرەکەی خۆتان بە کۆمەڵگا بە دڵنیاییەوە ئێمەش کەم و کوڕیمان هەیە کە دەگەڕێتەوە سەر ئەوەش کە ئێمە تریبوونمان پێ نادرێت یعنی پێویستە مەجال بۆ ئێمە بکرێتەوە لە نێو میدیادا لەو شوێنانە کە دەنگمان بە گوێچکەی خەڵک دەگا یەک شت کە زۆر بۆ من گرینگە ئاماژی پێ بکەم بە کۆمەڵگای کوردستان بڵم بۆ یەک چرکە واز لە هەموو ئەو کۆتوبەند و ئەو چوارچێوەی کە ئەسیرمان دەکا بهێنێت پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێت ئەو ڕۆیان سوبینێت دەبێ ڕاستیەکان ببینین ئەگەر تۆ پێت خۆش نێ شتێک ببینی ئەگەر قەتت نەدیوە قەتت نەبیستوە بۆ معنانەیە کە ئەو شتە بوونی نییە ئەو شتە دەژی هاوڵاتیە دراوسەیە خوشکە برایە بهێڵن با قسە بکەین بهێڵین با خۆمان بین دەسەکانی خۆش جان خێرە
من چاوەڕوانیم لە کۆمەلگا هەیە خۆی ڕۆشنبیر بکە لە کۆمەلگاکانی ترەوە لە ئوروپا لە هەموو دنیاوە فکوسێکی زۆر هەیە لەسەر کوردستان بە بۆنێ و چەند ساڵی ڕابردوو کە ئێمە لە شەڕدا بووین. ئێستا بە کوردستان وەکو وڵاتێک کە پڕپڕە لە تونند و تیژی ئەو زوڵمەی بەرامبەر ترانسەکان دەکردرێت. ئەگەر کەسێک بکوژە پێویستە میدیاکان فکوس بکەن لەسەر بکوژەکە بۆ دەکوژێت نەک کەسێک بۆ کوژراوە. ئەوە ئەسڵەن گرنگ نییە. دەسەکانی خۆش زۆر زۆر سپاس. ئیشەڵا دەرفەتی تر ئەرەخسێنین کە قسەی ئوردو درشتر بکەین مامۆستا دوا قسەم بۆ بکە زۆر بەکوشتی. لەخوای گەورە خوازم بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی لەم کاتە پیرۆزەیە کە ئێستامە خەریکی تۆماری ئەم بەرنامەی شفای بە ڕەحمەتی ئەو کچە ژنە نازانم کە تۆت ناوت بێت شفای بە ڕەحمەتی بۆ بنێرێ بێتەوە سەر سروشتی خۆی وەکو سروشتی ئەو جۆمانی تر ئەو ناتوانێت وەڵامان باتەوە بە قسەرەکەی لەباری و دەسەکانی خۆش دکتۆر نگین دوا قسەم بۆ بکە. بەڕێزان دوا قسە بۆ ئێوە بۆ کەناڵ 24 و بۆ کۆمەڵگا ئەو مرۆڤانە کە ترانسن نەخۆش نین مرۆڤانە سەر لێ شێواو نین ئەوانەی کە ئێمە ڕەگەزیان بۆ ئەکەین بەو ڕەگەزە کە پەسەندە بۆ خۆیان بۆ گۆڕینی ڕەگەز و ڕەگەز پەسەندکردن ئەبێ یەک سەنتەر و مەرکەزی گەورە دابنرێت کە پێک هاتبێت لە پسپۆڕانێک کە نۆرم کریتیک بن نەگری نۆرم بن چارەسەرێکی پەسەند و باش بۆ ئەو مرۆڤانە دابنێن کە لە ناو زیندانێکی جەستەیان بەڕاستی ئەوانە لە ناو زیندانێکی جەستەیان بیر و باوەڕم چۆنە مامۆستا بیر و باوەڕی چۆنە کۆمەڵگا بیر و باوەڕی چۆنە باداینێن بۆ خۆمان و باڕێز لە هەموو باوەڕێک و بیرکردنەوەی پێکەوە دەسەکانت خۆش دکتۆر گیان ئەرکت کێشا و ئازیێتمان نایت وەک هەر لە میوانەکانی تر هیوادارم دوای ئەم کاتژمێری کە نەشتەرگەریت هەیە نەشتەرگەریی سەرکەوتوو بۆ ئەو نەخۆشە بەڕێزە بکەیت زۆر زۆر سپاس دەکەم. ئازیێتی کێشا لە کۆتایی بەرنامەکەڵێم کۆمەڵێک مرۆڤ وەکو دکتۆر باسی کرد وەکو مامۆسا باسی کرد وەکو تاوی چیرۆکان باسی کرد ئەوەی کە بینیمان زیندانێک لە ناخیانە هەیە کە ئەم زیندانە ئەگەر بەشێک لەو مرۆڤانە یا بەشی هەرە زۆری ئەو مرۆڤانە لەو مرۆڤانە بن کە بەواقعی وەکو ئەو بەڕێزی کە لێرە بوو لە شەوی یەکەمی بووچێنی ئەو سەردەمەیە ڕووداوە کە ڕوویاوە ڕەنگە بەڕاستی ئەگەر فتوای ئاینیش بیرێ لەسەری فتوایەکی سنجین بیرێ بۆی کە بکرێتەوە بە ئافرەت بکرێتەوە بە خانم هیوادارم ئەو زیندانە زیندانێکی هەتایەتایی نەبێ بۆ ئەو بەڕێزانی کە لە کوردستانە لەم دۆخان و داوا لەو بەڕێزانشەکەم بە بیرێکی ڕۆشنبیرانەوە مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوا بکەن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە سروشتی خۆیان بکەن بۆی کە بە هەمومان بتوانین دوور لە تەشەنووس دوور لە برینارکردنی یەکتری دوور لە عەزیەتدانی یەکتری بتوانین ئەم دیاردەیە بگەینینە لەنگەرێک ئەم بەڕێزانی کە بەشێک لە کۆمەڵگە بە نەخۆش ناویانە بە بەشێک لە کۆمەڵگە بە خۆیان بەوە خۆیان ناوەبن کە لە جەستەیەکی هەڵا لەدایک بوون هەر جۆرێکە یاسا سێکتەری تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ هەر لایەنێکی ترا کە پێویستە لەنگەرێکی ئارام بۆم بەڕێزانە لە کوردستانە دروست بکرێت چکە وەکو چالاکوانەکە وتی تازە ئەمانە ئەم بەڕێزانە ئەرزی واقعەن ئەبێ مامەڵیان لەگەڵا بکەین جا مامەڵەکە تەندروست بێ مامەڵەکە یاسایی بێ زۆر زۆر باشترە و سەد قات باشترە و هەر مقارنە ناکرێت بۆی کە ڕۆژانە بەداخەوە بە کوشتن وەڵامەیێنەوە هیوادارم شتێکمان کرد بێت.